قەیرانی دارایی و خراپی دۆخی دارایی مسلمانانی هەولێری سار نەکردەوە لە ئەنجامدانی سونەتی قوربانیکردن و لە 4 ڕۆژی قورباندا 1028 سەر ئاژەڵ و ڕەشەوڵاغ لە کوشتارگەی هەولێر کراوەتە قوربانی 269 سەر ئاژەڵی گەورەوە تا ڕەشەوڵاغ لەگەڵ 759 سەر ئاژەڵی بچووک مەڕوو بزن کرانە قوربانی بەخۆی گشتی دەکاتە 1028 سەر ئاژەڵ هەرچەندە ڕێژەکە کەمتر بوو لە ناو کوشتارگەی هاوچەرخی هەولێر بەڵام بە دڵنیاییەوە خەڵک هەر موسۆڕ بوو خەڵک هەر ڕێژەیەکی زۆر باش کرا قوربانی تەسەوەڕی ئەو ڕێژەیەم نەدەکرد دەمزانی کەمترە بەڵام ڕێژەکە زۆر بوو هەروها خەڵکێکی زۆریش ئەوەی من ئاگادار بم لە دەرەوە لە ماڵەکان قوربانێکی ئەنجام داوە. دەستگای خێرخوازی بەخشین 15 ساڵە بە بەردەوامی سونەتی قوربانی بە هاوکاری خێرخوازان ئەنجام دەدات و سفرەی ماڵە هەژارەکان دەڕازێنێتەوە بۆ ئەم ساڵیش 552 سەر ئاژەڵی کردوتە قوربانی 122 ئاژەڵی گەورە و 430 ئاژەڵی بچووک کە بەشێکی ئەو قوربانیانە لەسەر خواستی خێرخوازان بۆ غەزە و ئەفریقا نێردراون تەنها لە سنووری هەولێریش دەستگای بەخشین 81 سەر ئاژەڵی کردوتە قوربانی. سوپاس بۆ خۆی پەروەردگار دەستگای خێرخوازی بەخشین لەم پرۆژەیەدا توانی لە ساڵی ڕابردوو زیاتر قوربانەکان جێبەجێ بکات کە ئەم ساڵەکە 517 ڕەشەوڵاغ و کاوڕ و بەران و مەڕ بکەین بە قوربانی لە هەرێمی کوردستان و هەروەها لە دەروی هەرێمی کوردستان. ئێمە پرۆژەکەمان ئەمجارەی ساڵی ئەم ساڵمان گواستەوە بۆ ئەفریقیا و هەروەها گواستمانەوە بۆ نێوکەرتی غەزە بیرمان لەوەی کردەوە کە بتوانین خێزانێک لە نێوکەرتی غەزە زیاتر گۆشتی پێ بدەین نەک ئەرقام و داتا بۆ خۆمان زیادکەین بڵێن بە هەزاران سەر ئاژەڵمان کردە قوربانی بۆیە ئێمە لە 535 سەر ئاژەڵی غەزەمان کردمان بە 76 ڕەشەوڵاغی گەورە وەروە ئێمە لە ئەفریقیاش دیارە سوپاس بۆ خۆی گەورە ئەوەی کە لە ئەفریقیا ئەنجامدرا 168 سەر ئاژەڵ کرا قوربانی کە پێکار بوو لە 35 ئاژەڵی گەورە وەروەها 133 لە ئاژەڵی بچووک بوو. ساڵانە مسلمانان لە یەکەم ڕۆژ تا 4ەم ڕۆژی جەژنی قوربان سونەتی قوربانی ئەنجام دەدەن و گۆشتەکەی بەسەر ماڵان دابەش دەکەن. گەرچی ئەمساڵ بارودۆخی دارایی هاوڵاتیانی هەرێمی کوردستان جێگیر نەبوو نرخی ئاژەڵیش بەرز ببەوە بەڵام هاوڵاتیان لە ڕۆژانی جەژنی قوربان سوور بوون لەسەر بەرزڕاگرتنی سونەتی قوربانیکردن. ئیبراهیم زیاد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.